دانانی 4 سندوقی کۆکردنەوەی هاوکاریە بۆ لێقەوماوانی ڕۆژاوا. هەڵمەتەکە بە سەرپەرشتی چەند کەسایەتی و پەرلەمانتار و چالاکوان دەستی پێکردووە و داوا لە هاوڵاتیان دەکەن بەشداری هەڵمەتەکە بکەن. ئەو کۆمەکانە کۆ بکەینەوە. ئێمە ئەمڕۆ بەشێک لە جەستەمان برینارە خوێنی لێ ئەتکێ پێویستی بە هاوکاریە بەردەوامی کەسانی ئازادی خواست و یەکسان خواز و خەمخۆر جارێکی تر کۆبووینەوە بۆ ئەوەی بتوانین کۆمەک کۆبکەینەوە و بگەێنینە دەستی ئەو کەسانی کە پێویستی پێیانە لە ڕۆژاوا. هەڵمەتەکە لە ڕێگەی دانانی چەند سندوقێکەوەیە لە 4 جێگەی دیاریکراوی سلێمانی کە خەڵکی دەتوانن لێەوە هاوکاریە مادیەکانیان بگەێنە ئەو جێگایانە کە بریتین لە ئەمنە سوورەکەی سلێمانی و نوێنەرایەتی خۆسەر و کتێبخانەی جەمال عیرفان و ڕێکخراوی ئازاد بوون. وێڕای خراپی دۆخی خەڵکی هەرێم لە ڕووی ئابووریەوە، بەڵام دەڵێن گەر هاوکاریەکە کەمیش بێت ڕەمزێکە بۆ پشتیوانی خەڵکی ڕۆژاوا. ئێمە ئەزانین دۆخی دارایی خەڵک زۆر خراپە، ئەزانین ئەم دەسەڵاتەی هەرێمی کوردستان موچەی بە بارەمتە گرتووە، ئەزانین بەغدا و هەرێم بەڕاستی قوتی خەڵکیان بە بارەمتە گرتووە و شەڕی دەستشکانەوە ئەکەن لەسەر حسابی خەڵک. بەڵام کولتوری بەخشین ئەگەر بڕێکی زۆر کەمیش بێ، یعنی ئەگەر بە 250,000 دیناری لەم پارێش بێ بەشداری بکەیت تا ئەگاتە مەبلەغێک کە لەتوانێت خۆتایە گرنگ کولتوری بەخشینەکەیە کە زۆر گرنگە ئەمە برێوی پێ بدرێ. نوێنەرایەتی خۆسەر سوپاسی هەڵوێستی خەڵکی هەرێم دەکات کە لە دۆخی دژواری ڕۆژاوا لە هەموو قۆناغەکان هاوکار و پشتیوانیان بوون. ئەو کۆمەکانە دەگەن بۆ ئەوان خەوتان دەزانن یعنی ملەتی باشووری کوردستان هەرێمی کوردستان بڕاستی هیچ دەرەقی نەکردو، هیچ تەقسیری نەکردو بەرامبەری خەڵکی خۆمان. ئێمە زیاتر لە 14 ساڵە ناو شارەکی گەورەدان و نەزان داهاتووی سووریا چلێت یا تەسویاتی سیاسی دەبێ شارەکی ناوخۆ دەبێ، یعنی ئێمە بەرامبەری استحقاقاتی تازانە بڕاستی. لە دروستبوونی ئاڵۆزیەکانی سووریا و ڕۆژئاوا لە ساڵی 2011 و دواتر شەڕی داعش لە ساڵی 2014 دواهەمینیشان کە کەوتنی ئەسەد بووە و بۆ هۆی ئاوارەبوونی هەزاران خێزانی کورد. هەرێمی کوردستانیش هاڵپشتی ڕۆژاوای کوردستان بووە لە قۆناغە جیاوازەکاندا. لە ساڵانی ڕابردووشدا چەندین کەمپێنی هاوشێوە ئەنجام دراون. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.